لێ بێم کاتتان باش وەکو ئاماژەتان پێکرد لە ڕاستیا لەم هەفتەیە سەدەمین ڕۆژی دەست بەکاربوونی جۆ بایدن تێپەڕێکە ئەمە لە سەردەمی ڕۆزڤێلتەوە سەرۆک ڕۆزڤێلتەوە بووە بە جۆرێک لە عورفی سیاسی لە ناو سەرکردەکانی ئەمریکایە کە ئەو سەرۆکی 33مین سەرۆک بووە ڕۆزڤێلت بێگومان لە ساڵی 1933 ئەم بۆنەی ڕێکخستکە لە سەدەم ڕۆژی دەسەڵاتەکەی خۆیان جۆرێک لە ئەعلانی ئەو دەستکەوتانەی خۆی و کارانەی خۆی کرد لەو ساڵە بە دواوە ئەمە بووە بە جۆرێک لە عورف و هەموو ئەمریکیەکان و بەشێکی زۆر لە دام و دەستگاکان ئەوانەی کە تایبەتن بە ڕاپرسی و ئەوانەی کە بە جۆرێک لە جۆرەکان هەڵسەنگاندن بۆ ئاستی سەرۆک و بۆ متمانەی سەرۆکەکەن لە سەد ڕۆژی یەکەمە هەڵەسن بە جۆرێک لە ڕاپرسی بۆوان پێیان وایە ئەم سەد ڕۆژە بێتە قیاسێک بۆیە و سەرکردە تا چەندێک سەرکردەیەکی سەرکەوتووە بێت جۆ بایدنیش لە ئێستا ئەم هەفتەیە و شەوی چوارشەمەوە بڕیارە لە کۆبوونەوەیەکە کە بەشێکی زۆر لە ئەندامانی کۆنگرس تیا ئامادە بن لەگەڵ بەشێکی تر لە ئەندامانی کابینەکەی و کۆمەڵێک سیاسی و چاودێر و ڕۆژنامەنووسیش کە پێچێ بەشداری ئەم بۆنەیە بکەن سەدەمین ڕۆژی خۆی تێپەڕێنێ لە سەرۆکایەتەکە کە تا ئێستا بەپێی ئەو ڕاپرسیانەی کە کراوە لەگەڵەوەی کە ڕانکی یاخود ئەو ژمارەی کە بەدەستی هێناوە لە سەنگاندنەکانە بە بەراورد بە هەرێکە لە بۆش و ئۆباما لە دواوەیە چونکە لە جۆرج بۆش لە ساڵ 63 متمانەی خەڵکی بەدەستهێناوە لەو سەد ڕۆژەی یەکەمەوە باراک ئۆباما لە ساڵ 69 و داناڵد ترامپ خراپترین ژمارەی لە 100 ساڵی ڕابردووە هەبووە کە لە ساڵ 42 خەڵک لە سەد ڕۆژی یەکەما لێ رازی بوون لە ئێستا بایدن لە ساڵ 52 هاوڵاتیان لێ رازین بێگومان ئەم رازیبوونەیە خودم ڕاپرسیانە کۆمەڵێک بابەتی لە خۆ گرتبوو کە لە نێویانە پرسی ڤایرۆسی کۆرۆنا کە جۆ بایدن لەو بەڵێنانی کە دابووی لە ماوەکانی پێشووە بۆ مامەڵەکردنی خۆ بۆ چارەسەرکردنی و گرفتانێکێک لەوانە پرسی بەردەستکردنی ڤاکسین و کوتان و خێراکردن لەو بابەتە بووکە وا بڕیار بوو لە سەد ڕۆژی یەکەمە 100 میلیۆن هاوڵاتی ئەمریکی خۆیان بکوتن لە ئێستا 200 میلیۆن هاوڵاتی ئەمریکی ڤاکسینی وەرگرتووە بڕیارە ئەم ڕێژەیە بەردەوام بێ لەگەڵەوەی کە ئاسایکردنەوەی ژیانی هاوڵاتیان و بەرزکردنەوەی یاخود باشکردنی ئابووری وڵات و کۆمەڵێک لەم پرسانە کە تایبەتە بە ئابووری و بە کۆرۆنا لە ئێستا گەشێکی باشی بینی و خەڵکێکی زۆر لەو ڕاپرسیە لەسەرم بابەتە لێ رازی بوون بەڵام بە پێشەوانەوە کۆمەڵێک پرسی تر هەیە کە خەڵک ناڕزایەکی زۆریان لێ هەبوو بە تایبەت پرسی پەنابەران کە لە قۆناغی یەکەما بایدن بڕیاری دا بۆ ڕێژەی 15000 پەنابەر ساڵانە وەرگرتنیان بەرز بکاتەوە بۆ نزیکی 125000 دواتر باسی 65000 کرد بەڵام ئەم بڕیار و لێدوانانەی وای کرد لە ماوەیەکی زۆر کەما ژمارەی زۆر پەنابەر لە وڵاتانی لاتینەوە بێنە سەر سنوورەکان و جۆرێک لە قەیرانی مرۆیی و کۆمەڵە کێشەی ئیداریان دروست کرد بۆیە دەست بەجێ بڕیارەکەی هەڵوەشانەوە بڕیاری دا بگەڕێتەوە سەر پلانی سەرۆکی پێش خۆی یاخود ئەو بڕیارێکە پێشترە بووە لە ئێستا قەیرانێکی مرۆیی گەورە لە سنوورەکان دروست بووە ئەمە یەکێکی تر لەو گلەیانی کە لە بایدن بێگومان بەشێکی تر لەو گلەیانە کە تەواوی ئەم گلەیانە کۆماریەکان لێیەکەن و لە ئێستا بەپێی دوایین ڕاپرسی کە کراوە و کۆماریەکان باسێکن لە سا 80 هاوڵاتیانی ئەمریکی پێیان وایە کە هاوڵاتیانی ئەمریکی لە ئێستا لە خراپترین حاڵەتی دابەشبوونان بەسەر دوو پارتەکە کە ئەمە خۆیەکێک بوو لە جەندەکانی بایدن کە ئەم دوو پارتە و لایەنگرانی ئەم دوو پارتە ئاشکاتەوە پێیان وایە لەو بابەتە سەرکەوتوونەوە بووە هەرچی تایبەتە بە سیاسەتی دەرەوە دیسان کۆمەڵێک گلەیی لێکرێت لە چەند بابەتێک و لە بەرامبەر دەستخۆشی لێکرێت لە کۆمەڵێک بابەتە بەتایبەت ئەو بابەتانی کە تایبەتە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێیان وایە لە پرسی کشانەوەی هێزەکانی لە ئەفغانستان لە ئێستا هەڵەیە وان پێیان وایە هەر هێشتا بڕیارەکە نەچۆتە بواری یاخود پرسی کشانەکە بە تەواوی لە ڕووی عملیەوە جێبەجێ نەکراوە کێشە دروست بووە لە بینی حکوومەتی ئەفغانستان و تالیبانە و هاوکات مامەڵەکردنی لەگەڵ ئێرانە پێیان وایە کە نرمێکی زۆری لەگەڵ ئێرانە نواندووە بە جۆرێک لە ئێستا ئێران مەرجی هەیە لەسەر ئەمریکا و هەروەها کۆمەڵێک بابەتی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەگەڵ وڵاتی سین و لەگەڵ رووسیا لەگەڵ کۆمەڵی وڵاتی تراپیان و هەنگاوەکانی تا ڕادێک نرمی پێوەیە و ئەم وڵاتانە لە ئێستا زیاتر لە کاتی سەرۆکانی پێشتر بە جۆرێک لە جۆرەکان هەڕەشە و مەترسیان بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە هەرچی کۆمەڵێک بابەتی ترە کاڵسەنگاندی بۆ کراوە کەوانش گرنگی تایبەتی خۆیانیان هەیە بە تایبەت پرسی کەمبوونەوەی ڕێژەی بێکاری و گەڕانەوەی خوێندکاران بۆ ناو قوتابخانەکان و کۆمەڵێک پرسی تر کە تایبەتە بە دۆخی ناوخۆی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێیان وایە کە هەنگاوی باشی ناوە لە ئێستا لە قۆناغی ڕەوزەوە تا قۆناغی هەشت بە تەواوی ئێستنەوە ناو قاعەکان و هۆڵەکانی خوێندن و بڕیارە لە مانگی هەشتەوە بەشێکی زۆر لە کۆلێژ و زانکۆکانیش بستنەوە ناو هۆڵەکانی قوتابخانە و وانەکانیان لە بەشێوەی ڕوبەڕوو بخوێنن و بابەتێکی تر کە جێگەی مناقەشەیە لە ئێستا لە ناو ئیعلامی ئەمریکا لە ناو سیاسەکانی ئەمریکا پرسی چاکسازی ریفۆرمکردنە لە بابەتی چاکەڵگرتن لەلایەن هاوڵاتیانەوە یاخود جۆرێک لە سنوورارکردنی کڕین و مامەڵەکردن بە چەکەوە لەلایەن هاوڵاتیانی
دێنیوە کە ئەم بۆ خۆی پرسێکی زۆر هەسیارە و کەمێک لە سەرکردەکان توانیویانە ئەم جۆرە بابەتە بکەنە پرسی گفتوگۆ لە ئێستا باس لەوەکەن کە بایدن جۆرێک لە یاسای ئامادە کردووە بۆ سنوورکردنی ئەم بابەتە چونکە ساڵانە بەنزیکەی 36,000 هاوڵاتی ئەمریکی بەچەک ئەکوژێن لەلایەن هاوڵاتانی دیکەوە کە ئەمە بەنزیکەی بۆ هەر ڕۆژێک 100 هاوڵاتیە کە ئەمە کێشێکی گەورەی لە ناخۆی ئەمریکا دروست کردووە لە ئێستا بایدن دەستی بردۆ بۆ مەلەفەش کە مەلەفێکی تا ڕادەیەک هەستیارەوە هەروەها هەڵوەشاندنەوەی ئەو بڕیارانەی کە تایبەت بوو بە هاوڕێگەسخوازەکان کە لە سەردەمی سەرۆکانی پێشوو بە تایبەت لە سەردەمی داناڵد ترەمپە دەستەواژەکە لەناو ئەوراقی دام و دەستگا فەرمیەکان سڕا بووە و ئەم هاوڵاتیانە یاخود ئەم جۆرە لە خەڵک ڕێگەیان پێ نەدرا بەشداری سوپا و کۆمەڵک چالاکی تر بکەن ئەم بڕیارانی هەڵوەشاندوتەوە بایدن و لە ئێستا جۆرێک لە ئازادیشی بۆ ئەم چینە فراهەم کردووە بە شێوەیەکی گشتی لە وەکوڵەن لە داناڵد ترەمپ باشترە تا ئێستا بەڵام بە بەراورد بە سەرۆکانی پێشخۆی بە تەواوی لێ رازینین و کۆمەڵێک گلەی و کۆمەڵێک ناڕزاییان هەیە بەرامبەر بە سیاستەکانی لە ئێستا زۆر باشە هەردیەم دەنگدانی کە لە ئێستا دەکەماوەی 100 ڕۆژە جۆ بایدن دەست بەکار بوو تا چەند هاوڵاتیانی دابش کردو بەسەر دوو بەرەدا کە بەرەیەکیان گەشتبین بن و بەرەیەکیشان لە ئێستاوەکەم 100 ڕۆژە ماوەی سەرۆکایەتی ڕەشبینن بەو کارانەی کە ئەنجامی دەدا و دەیکا و هەنگاوی بۆ دەنێ. کۆمەڵێک لەو بابەتانەی کە بە تایبەت دابەشبوونەکە لە ئێستا لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکانایە و لە ئێستا ئەوە کە زانین لە چەند ڕۆژی ڕابردووە داناڵد ترەمپ بە شێوەیەکی زۆر چالاکانە دەرەکەوێتەوە کارێکی زۆر جدیەکە بۆەوەی کە لۆبی بکە یاخود جۆرێک لە بڕاڵی و کۆبوونەوە بکە بۆ کۆمەڵێک سێناتۆر کە خولەکانیان بەسەرە چێوە پێویستە دیسان دەنگدانیان لەسەر بکرێتەوە و باس لەوە کرێکە خۆی هەڵبژێرێتەوە و باس لەوە کرێکە دەستگایەکی ئیعلامی تایبەت بە خۆی کە بێگومان داناڵد ترەمپ کە زانین لە هەڵبژاردنەکانە بەنزیکەی 70 میلیۆن هاوڵاتی ئەمریکی دەنگی پێداوە و نزیکەی ساڵێک تێپەڕێ بەسەر سەرۆکایەتی بایدنا بۆیە ئەم جۆرە لە ئارگومنت یاخود ئەم کێبرکێ لە ئێسەوە دەست پێیەکا بۆ خولی داهاتوو ئەمە جۆرێک لە دابشبوونی دروست کردووە لەسەر ئاستی ئیعلامیە کە بێگومان هەڵسەنگاندنەکانی ئەم 100 ڕۆژە گلەیەکی زۆر لەو چەمکانە کرێکە پێیان وایە جۆ بایدن تا ڕادەیەک هەوڵی داوە لەم 100 ڕۆژە وڵات بەرەو سیستەمێکی سۆشیالی با چونکە لە ماوەکانی پێشوە بێگومان بەنزیکەی 2 تریلیۆن دۆلار لەلایەن حکوومەتی فیدراڵ و ڕەزامەندی لەسەر درا بۆ دەربازبوونی هاوڵاتیانی ئەمریکی لە قەیرانی ئابووری کە کۆماریەکان گلەیەکی زۆریان لەم بڕەپارە زۆر و زەبەلاحە هەیە پێیان وایە ئەوەی بە شێوەیەکی کاش دراوە بە هاوڵاتیان هێندە نەخراوەتە خزمەتی پرۆژە و ئەو بابەتە استراتیژیانەی ترکە بەوەنەی کۆرۆناوە کێشەی توش بووە و بابەتێکی ترکە دیسان گلەیان هەیە لە دیموکراتەکان لەسەر پرسی پەنابەرانە و ئەو پرسانەیە کە بایدن لە قۆناغی یەکەما بێگومان فەندی حکوومەتی فیدراڵی وەسان بۆ دروستکردنی دیواری نێوان مەکسیک و ئەمریکا و بڕیارانەی کە لەسەر پرسی پەنابەران دابووی دیسان ژمارێکی زۆری هاوڵاتیان لە وڵاتانی دنیا و ڕویان کردوتە ئەمریکا و لەسەر سنوورەکان ڕێگەیان لێگیراوە کە ئەمانە کۆمەڵێک کێشەیە کە دیسان هاوڵاتیانی ئەمریکی بۆ چوونیان لەسەر هەنگاوەکانی ئەم سەرۆکە دابش بوو بێگومانێک و باسم کرد لەسەر سیاسەتی دەرەوەش گلەیەکی زۆریان لە بایدن هەیە بە تایبەت لە پرسی مامەڵەکردن لەگەڵ گەڕانەوە بۆ ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئێرانە. بەڵێ هەردی سپاس بۆ زانیاریەکانت بەردەوامین.